قال ربنا جل وعلا في كتابه الكريم: كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. وقال عليه الصلاة والسلام: أخرجوا المتخنثين من الرجال في بيوتكم والمترجلات من النساء. وقال ابن عباس: لعن رسول الله صلى الله عليه وسلم المتخنثين من الرجال والمترجلات من النساء، وقال: أخرجوهن من بيوتكم. قال ابن عباس: فأخرج رسول الله صلى الله عليه وسلم فلانا وفلانة، وأخرج عمر فلانا وفلانة. الله سبحانه وتعالى پیغمبرانی ناردووە بۆ پەروەردەکردنی ئومەتەکانیان، وەلەناو ئومەتە لە پێشینەترین کەس کە پەروەردەکرێ بریتیە لە پیاوەکانیان. تەواوی پێغەمبەرانی بۆ ئەوە ناردووە پیاوانی ئومەتەکەیان لە سەرەتایە پەروەردە بکەن لەسەر پیاوەتی ئەو پیاوەتیەی کە ئەڵڵا جەلە جەلالوه دیاری و دەستنیشانی کردووە، نەک ئەو پیاوەتیەی کە ئەمڕۆ یاخود لە ڕابردووشە لە لای هەموو قەومە لاڕێکان پیاوەتی بووە. چونکە پێوەری پیاوەتی لای ئەڵڵا سبحانه وتعالى جیاوازە، وەکو ئەو پێوەرانە نییە کە ئەمڕۆ خەڵکی و لە ڕابردووشە قەومە لاڕێکان پەیڕەویانە کرد و پیادەیانە کرد. الله سبحانه وتعالى فەرمێ بۆ ئێوەش پێغەمبەرێکمان ناردووە هەر وەکو چۆن لە ئومەتەکانی ئێوەشە پێغەمبەرانمان ناردووە. و ئەو پێغەمبەرانەش وەسفەکە بەچی؟ بەوەی کە خۆیان پیاو بوون. نافەرمێ ذکوورا، ئەفەرمێ ریجالا نوحی ئیلەیهم، پیاوانێک کە لەناو هەموو پیاوەکانی سەرزەویە صلى الله عليه وسلم ئەجمعین کە پێغەمبەرانن، ئەوانەمان هەڵبژاردووە ناردوومانن بۆ ئێوە فێری پیاوەتیتان کەن. بەچی فێری پیاوەتیتانەکەن؟ نوحی ئیلەیهم، بەوەحی. وەی پیاوەتی ئەوەیە کە لە وەحیا هاتووە، پیاوەتی ئەوە نییە کە لە عەقڵی تۆیە و لە کلتوری ملەتە لاڕەکانایە. بۆیە فەرمێ ئێوەش بە هەمان شێوە پێغەمبەرێکمان بۆ ناردوون کە هەڵبژێراوی ناو هەموو پێغەمبەرانیشە، لە خۆتانە لە ناویشتانە ئاژی. بۆچی ناردوێتی؟ يتلو عليهم آياتنا، بۆ ئەوەی ئاياتەکانی ئەڵڵاتان بەسەرا بخوێنێتەوە، چونکە ئێوە پەروەردەبوونتان لەوێدایە. بتانەوێت پیاو پەروەردە بکەن، پەروەردەکەی لەناو قورئانە دۆزنەوە. بتانەوێت ئافرەتی دروست پەروەردە بکەن، پەروەردەکەی لە قورئانە دۆزنەوە. بتانەوێت منداڵەکانیشتان پەروەردە بکەن، هەر لە قورئانە دۆزنەوە. ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم. پێش ئەو ئەم پێغەمبەرەمان ناردووە ئەم ئاياتانەی ئەڵڵایان بەسەرا بخوێنێتەوە بۆ ئەوەی بەو ئاياتانە تەزکیەیان بکە،